بەڵێ گوڵباخ دەنگانێکی شەوی ڕابردوو لە شاری سلێمانی لە شەقامی سالم هێرش دەکرێتە سەر پزیشکێک بە ناوی دکتۆر بەختیار ئەمین کە پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی ئێسک و شکاویە. ئەم پزیشکە دوایەوەی لەلایەن چەند کەسانێک هێرش دەکرێت سەری بریندار دەکرێت و سوکایەتی پێ دەکرێت. گوڵباخ من ئێستا پزیشکەکەم لەگەڵ تا دکتۆر بەختیار بۆی زانیاری زیاتری لەوە بگرم بزانم ڕووداوەکە بۆ ڕوویداوە لە زاری خۆیەوە قسەکان بخینە ڕوو. دکتۆر بەختیار سڵاوت لێبێت. دکتۆر زۆر سپاس. ئەگەر پێمان بڵێ ڕووداوەکە چۆن بووە و ئەو کەسانە کێن کە هێرشیان کردوتە سەر تۆ بۆ هێرش کراوە سەرت تۆ ئێستا دۆخی تەندروستی چۆنە؟ دۆخی تەندروستی مەسە جێگیرە دوێنێ شەو ڕەجەی دەماغیم هەبوو تەمەن لوتم شکاوە قاسم برینێکی پێوەیهی قەراغی فیشەکە ڕووشاوە عەلا کولین دوێنێ ئێوارەکە هاتم پیکابێ بەسا لە بەردەمما سێ کەسی تیا بوو. سێ کەسەکە دانەیەکیان بەعەلەنی وتی من پیاوی کۆسە ڕەسوڵم وتی من ئەتکوژم جێدایە مەسئولینی شار بە هەمووی بە لەهجەیەکی تەمەن ڕێگەڕێزم بۆ هەموو برایە و خۆشکانی هەولێر کە خەڵکی هەولێر کەسانێکی بەڕێزن بەڵام بە لەهجەکە تەنها کە ئەمانە تەمسیلی خەڵکی هەولێر ناکەن بە هیچ شێوەیەک بە لەهجەیەکی هەولێری قسەی کرد گارە گار و نازانم چی و کەلیماتی کەوا ناوترێ لەم شوێنە کەلیماتانی باس کرد. عەلا کولین وتی من تۆ ئەکوژم دوایی سایەقە کەوتی کاکەمانە ئەتکوژن ڕاکە سایەقەی خۆیان کەوتم من دکتۆر بەختیارم کاکە چیتان لە من ئەوێت بەڵام دانەکەی کەیان هاتەوە ملاوە جاریکە مناڵێکی ڕێژار بوو وتی کاکە ئەتکوژین و من پیاوی کۆسە ڕەسوڵین. لەکوێ بوو ڕووداوەکە بە دیاریکراوی لە شەقامی هەمووی بە هەمووی لە بەرجادەکەەوە لە بەرجادەکەی ئەم بەرماڵی کۆسە ڕەسوڵە ئەکات کە سەرسوچەکەیە نزیکی مەکتەبی ئاسیاسیڵ. باشە دکتۆر بەختیارانی پۆلیس دەڵێ لەسەر دەستشکانی ئۆتۆمبیل بووە ئەو کەسانە کە هێرشیان کردوتە سەر تۆ قسەی تۆ چیە لەسەرەوە؟ ئایا تۆ ئێستا کۆسرەت ڕەسوڵ تۆمەتبارەکەی بۆ یاخود حیمایەکانی تۆمەتبارەکەی هیچ کێشەیەکت هەیە لەگەڵ ئەوان بۆەوەی ئەوان هێرش بکەنە سەرت؟ وەڵڵاهی قوربان گیان لێرە خۆی پۆلیس مشکلەیەکی معقدی هەیە ئێستا ئەمان زیاتر لە هەزارەها فیشەکەنێن بە پۆلیس و ئاساییشەوە. ئەمە کێشەی سیارەیە ئەمە خاڵی یەکەم کەوا دوێنێ شەویش تاقە کراوە قوربان هەزارەها فیشەک ناڵێم سەد باشە مەخزن مەژەبی سیلاحی کەرکووکە نەمە لێرە بەتاڵ کردەوە چونکە لە کەرکووک بەکارێن نێنابوو. ئەمە خاڵی یەک ئەمە خاڵی یەکەمەکەوە بە جەنابتان بینەران ئاگایان لێبێ ئەمە خاڵی یەک. خاڵی دووهەم بۆچی کۆسە ڕەسوڵ لە عینی وەختا کێشەی سیارەیە تەسلیمی پۆلیسیان ناکات و پۆلیس تحقیقن بۆچی لە ماڵی خۆیانە حەشاریانەیەت هێرشیان کردە سەر تۆ بۆ چۆ ڕۆشنە و ماڵی کۆسە ڕەسوڵەوە لە بەردەمی هەموو ئاسایشەکانە پۆلیسەکان دانەیەکیان برینارە تەدید کراون فەسڵەکرێن ئەگەر شەکوا تەقدیم کە لەبەرەوە هیچ شەکوای تەقدیم نەکراوە کامێرەکانی سیارەکانی قواتی تەواری هەمووی تەجیل کردووە خۆم لە سیارەکان منیان شاردبووە کامێرەکە تەجیلی ئەکرد ڕسمەکان کامێراکانی سەرجادەکە تەجیلی کردووە نیو سەعات تەقەبووە بۆ سەعاتێک تەقەبوو لەو ناوە ئەمە سەرو ئەمەش لە ماڵی کۆسە ڕەسوڵەوە تەقە ئەکرا کاکە لە خەڵکەکە. باشە تۆ چی کێشەیەکت هەیەوە ئەوان هێرشەکەنە سەر تۆ؟ کێشەی شخصی نیمە لەگەڵیانە کێشەی کۆمەڵایەتیم نییە کێشەی سیاسیم نییە تاکە کێشەکە هەم بێ ئەوەیەکەوە من دوژمنی ئەم دەرمانە ساختەیەم کەوا لە بازاڕایە. هیچ قسەیەکت درکاندۆ لەو بارەوە کە ئەمانە ئێستا ئەوە هێرشکراوە سەر تۆ بۆ هۆیەوە؟ بەڵێ هەنێجار عاتیفە ئەمانگرێ لە عیادەیە لە کاتێکە نەخۆشەیە کە فەقیرە دەرمانێک ئینی کرد بەڵێ عاتیفە ئەمانگرێ و قسە ئەکەین. بڵێ باشە دکتۆر بەختیار باستەوە دەکرێت کە تۆ لە یەکێک لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانە هەنێ نهێنیت ئاشکرا کردەوە لەسەر بە قاچاقبردنی دەرمان بۆ هۆی هێرشکراوە سەر تۆ. ئاینی ئەم زانیاریان تا چەند ڕاستە؟ بەڵێ ڕاستە. من بەرنامەی هێڵی سوور خۆم پرۆگرامەکەم دانا بۆ ئەکەی NRT کەواوتم بازرگانی دەرمان ئەمڕۆ لە بازرگانی نەوت خەتەرترە بازرگاینەوە تەنها پارەکە بڕن بازرگای دەرمان پارەکەشتان لێ سەنن کە پارەکەی زیاتر لە پارێنێت وەلانەی دووەختیا بە ژەهر ئەتان کوژن میلەتی کورد. کەس تۆمەتبار کردبوو لەو بەرنامەیە؟ نەخێر ناوی شەریکاتم نەبردووە بەڵام دوایەوە تەهدیدەکەم بۆ هاتووە بۆ کوشتن. بڵێ والله نازان بە تەلەفۆن ڕۆژێکە گەڕام و ئێوارەیەکان تەلەفۆنێک بوو کابرایەک بوو وتم تۆ گەر ئازای فرمووت تەنفیزیکە. باشە ینی کۆسە ڕەسوڵ ئێستا جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتیە ئێستا هیچ مثلەن لە نووسنگەکەیەوە تەلەفۆن بۆ تۆ نەکراوە هیچ ڕوونکردنەوەکی نەداوە لەسەر ئەو بابەتە؟ نەخێر. پۆلیسی سلێمانی ئێستا چیڵە ینی ئەوان باس لەوە دەکەن کە کێشەکە پەیوەندی بە کۆسەت ڕەسوڵەوە نییە؟ والله پۆلیسی سلێمانی جارێ ڕێزم بۆ بتەبێژی پۆلیسی سلێمانی هەیە ئەو قسەی لەگەڵ من نەکردو بە هیچ شێوەیەک قسەیان لەگەڵ من نەکردووە. باشە مرورەکە ئاگای لێ نەبووە کەواتە لەکوێ پۆلیسی سلێمانی ئەڵێ کێشەی مروری هەبووە. دووهەمیان شکاندنەوەی سیارە ڕووی ناوە لە بینی منوانە بە هیچ شێوەیەک
کامێرەکان ئامادەیە. زۆر سپاس دکتۆر بەختیار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ماموویت. بەڵێ گوڵباخیانی دواتریش پۆلیسی سلێمانی ڕوونکردنەوەیکی بڵاو کردوەوە کە تێیدا فەرمانی دەستگیرکردن بۆ 3 کەس دەرکراوە، هەروەها بە مادەی 413 لە یاسای سزادانی عراقی، هەروەها فەرمانی گرتنیش بۆ دەست بەسەرگرتنیش بۆ ئۆتۆمبیلە کراوە کە دوێنێشەوە بۆ ئۆتۆمبیلە هێرش کراوەتە سەر دکتۆر بەختیار. زۆر باشە هاوکارم ئارام بەختیار لە سلێمانیەوە لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت.